بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. شیکاری بۆ هەفتەی سێمی مانگی 6 دەکەین. سەبارەت بە ئاڵتون بەخێرایی باسێک لە شیکاری سیناریۆکانی هەفتەی ڕابردوو بکەین. ئێمە ئەم زۆنەمان دیاری کرده بوو بە دابەزین، وتمان دەتوانێت ڕیتێست کاتەوە بۆ ئەو زۆنە و لێوە دیسانەوە سیناریۆی دابەزین چالاک دەبێت بەرەو زۆنی 2276. بەڵام وەک بینیمان ئەم زۆنە تەنها دووچار توانی سیناریۆی دابەزین چالاک بکات، ئەویش بە مۆدایەکی کورت لەبەر خراپی داتا و ئامارەکانی ئەمریکا. دیسان ئاڵتون هێزێکی نوێی بەرزبوونی وەرگرت کە من پێم وایە ئەم بەرزبوونە فەیکە، واتە ساختەیە و ئەگەری دیسانەوە چالاک بوونەوەی سیناریۆکانی دابەزین هەیە. سەبارەت بە سیناریۆم هەفتەیە بەرەزان، تەمان ئەم زۆنە شکاوە، ئێمە گرنگی پێ نادەین. دوو ناوچەمان هەیە بۆ دابەزین بۆ ئەم هەفتەیە ئاڵتون، کە یەکەمیان ئاستی 2350 بە تەنها وەکو ئاستێکی بەرگری بەهێز دەزیشانمان کردووە. دووەمیان زۆنی 2370 بۆ 2377. ئەگەر ئاڵتون بەردەوام بێت لە ڕۆتی بەرزبوون لە دوای گەشتن بە 2350 ئێمە لە ڕووی تەکنیکەوە دەکەوینە بەردەم هێڵێکی بەهێز بۆ دابەزین. ئەو کات بە دوای دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتندا دەگەڕین. ئەگەر دەرفەتی دروست کرد دەتوانین داخڵین، ئەگەر هیچ دەرفەتێک دروست نەبوو پەلە ناکەین و چاوەڕێی یەکلای بوونەوە دەبین، چونکە ئەگەر بێت و ئەم ئاستە بشکێنە بە کاندڵی 4 کاتژمێری، ئەگەریەوەی هەیە تا زۆنی 370 بەردەوام بێت، پاشان لێرەوە سیناریۆ دابەزی چالاک بێت. ئەگەریش بێت و ئەم ئاستی بۆ نەشکێت، واتە ئاستی 2350 لێرەوە سیناریۆی داوەزی چالاک بێت، یەکەم تارگێتی گەڕانەوە ئاستی 2300 دەبێت. هیوادار مۆزەح بێت. ئێمە بۆ فرۆشتن چاوەڕی ئەم دوو ناوچەیە دەبێت کە سیناریۆیەکی دابەزی چالاکات یاخود ئاماژەیەکی وازەح و دقیق دەزیشانکە کە بتوانانی مامەڵی لەسەر بکەین، چونکە هێشتا سیناریۆی گەشتن بە زۆنی 2276 چالاکە وەکو زۆنی بەرزبوون کە نرخ بێتە ئێرە و ئەو جا دەستکات بە بەرزبوون. بەڵام قسەکە لێرەدا ئەوەیە ئایا کەی دێتە ئەم زۆنە وە چه سیناریۆیەک توانای ئەوەی هەیە دیسان ئاڵتون ئاڕاستی دەجیشان کاتەوە بەرەو خوارەوە کە بڵین دێتە زۆنی 2276. هیوادار مۆزەح بێت. شیکاری دووەمان لەسەر نازداک، ئەویش هەر ئەبدێتی هەفتەی پێشوو بکەینەوە. ئێمە پێشتر باسمان لە بەرزبوون کرده بوو. هەفتەی ڕابردوو ئاستی تارگێتی یەکەمی پێکا کە بەم شێوازە بوو، وتمان لێرەوە ئەگەری ڕیتێستێکی دوورمەودا هەیە بۆ تەواوبوونی تارگێتی 200,000 کە لە دوورمەودادا دەزیشانمان کردووە. بەڵام ڕیتێستەکە تەنها یەک جار بوو، ئەم کاندڵە بوو کە دروست بوو، پاشان دەستکردەوە بە بەرزبوون ئەم زۆنی شکاندووە. ئێستا نازداک بە تەواوەتی لە هەوڵدا خۆی بگەنێتە تارگێتی دووەم کە وەک پێشتر چەندین جار باسمان کرده بوو 20,066 دلارە. تا نرخ دەگاتە ئەم زۆنە، باڵین دەگاتە ئەم تارگێتە، دەتوانین لە کاتی دروستبوونی ڕیتێستا بۆ ئەم ناوچەیە یاخود بۆ ئەم ناوچەیە یاخود هەتا بۆ ئەم زۆنەش بە دوای دەرفەتی کڕیندا بگەڕین. سیناریۆ ئەم هەفتەیە جیاوازە بەڕێزان. ئێمە ناڵین ڕیتێست دەکاتەوە بۆ ئێرە هەتا نرخ نەچێتە ئەم تارگێتە ئەگەری دروستبوونی ڕیتێستێکی بەهێز و فراوان نییە لە ڕووی تەکنیکیەوە. بەڵام ئەگەر بێت و پێش گەیشتن بە تارگێتەکە دابەزی بکات، ئێمە بە دوای دەرفەتی کڕیندا دەتوانین بگەڕین بە ئامانجی گەشتن بە تارگێتی دووەم. بۆیە زۆر خۆتان بپارێزن لە مامەڵەی فرۆشتن. هەر کەسێکیش فرۆشتنەکە دڵنیا بێتەوە لەوەی کە بەبێ ستۆپلۆس داخڵ نەبێت، کە نازداک لەگەڵەوەی بەرزبوونێکی زۆر فراوانی تۆمار کردووە. هێشتا بە پیشی کاری بەرزبوونەکەی ماوە هەتا دەگاتە تارگێتی 20,000. ئەو جا لێەوە احتیمالی ئەوەی هەیە کە بە پیشی کاری سیناریۆکی دابەزین چالاک بکات. چالاکبوونی سیناریۆ دابەزینیش لێرە پێم وایە ئەگەرێکی بەهێز و باش دەبێت، ڕەنگە دابەزینێکی فراوانی پێ بکاتەوە بۆ ئاستەکانی 90,000. ئەو کاتێککە نرخ دەچێتە ئەوێ ئەبدەیت و نوێبوونەوەی شیکارێکە دەکەیت. شیکاری سێمان لەسەر پاوەندیش هاوشێوەی یۆرۆ بینیمان کە دابەزینێکی زۆر باش و فراوانی دەست پێ کرد هەفتەی ڕابردوو. توانی خۆی بگەنێتە ئاستی 1.2
2650 بە پێشی کاری پاوەند لەم دابەزینە بەردەوام دەبێت بەڵام ئەگەری ڕیتێستێکەیە بۆ 1.27 بۆ 2767 کە ئەم زۆنەیە ڕەنگە ڕیتێستێک بکاتەوە بۆ ئەم ناوچەیە پاشان دەستکاتەوە بە دابەزین تارگێتی دابەزینی پاوەند 1.26 دێ ئاگادار بن بەڕێزە ڕەنگە ئەگەر بێت و کۆمەڵێک هەواڵی دیکەی سلبی دروست بێت کە پاڵپشتی ئەم سیناریۆ دابەزینە بکات فریانەکە گەڕێتەوە زۆنەکەش پێشتر سیناریۆیەکی دیکەی دابەزی چالاکە بۆ نمونە ئەلم ناوچانە ڕەنگە لێرەوە لەم زۆنە سیناریۆیەکی دابەزین چالاک بێت خۆی بگەێنێتە ئاستی 1.26 دا المهم تارگێتی دابەزین بۆ ئێمە 1.26 دێ بۆیە حەزەر لە مامەڵی کڕینیش بکەن لە پاوەن بەجێ نەمێنن زیاتر تەرکیزتان لەسەر دۆزینەوەی دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن بێت شیکاری خوێندنەوەکان بۆ ئەم هەفتەیە بەم شێوازە بوون پاوەن هەروەها نازداک پاشان ئاڵتوون هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان هەر لە خێر و خۆشی دابن